بەڕێزان ڕێگاکانی بەدەستهێنانی داهات زۆرن بەڵام یەکێک لەو ڕێگایانی کە ئێستا ئەتوانین بڵین سەرجەم شێوازەکانی بازاڕکاری داگیر کردووە بابەتی بازارکردنی سوشال میدیایان بازارگەری سوشال میدیایە کە لە ئێستادا نەک تەنها لە ناوچەیەک لە شوێنێک لە هەموو جیهاندا گرنگیەکی زۆری پێدەدرێت بۆ ئەویش بوو مەبەستی کە تۆ هەر شتێکت بوێ لە هەر شوێنێکەوە بۆت دەهێنرێتەوەیان ئەوە تا ئەو شتێک کە خوازیاری زۆر بە ئاسانی دەست دەکەوێت و زۆر بەشمان دەمانەوێت لە ڕێی سوشال میدیاوە داهات بەدەست بهێنین جا ئەم داهاتە لە ڕێی بزنسی کەسیەوە بێ یان گروپیەوە بێ ئێمە دەمانەوێت شارەزابین لێ یان پرسیارمان هەیە دەربارەی بۆی کە زیاتر دەربارەی بازارسازی و سوشال میدیا و ڕێگاکانی و ئەو تەکنیکانی کە هەیە و بەتایبەتی گەنجانێکی زۆر لە ئێستادا بێکارن و پێیان خۆشە ئەو دەرفەتەی کە هیانە بێجگەلوی کە بەکارهێنەری ئەپەکان و ڕۆژانە کاتێکی باش لە سوشال میدیا بۆ هەندشتی لاوەکی بەسرە بن بتوان لە ڕێگەی و داهاتێک بخۆیان بەدەست بێنن بەڵام زۆر گرنگە بزانین کام جۆری بازارکاری و کام جۆری بەکار بهێنین بۆ ئەوی کە ئێمە ئەو داهاتی ئەمانەوێت بەدەستی بهێنین زیاتر گەنگەشێن بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز پێشین ئیسماعیل شارەزا لە بواری سوشال میدیا کاک پێشین بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ بن باشە بەسێکی بازاری سوشال میدیا بکەین لە ئێستادا چۆنە و بەتایبەتیش لە کوردستان ئێمە تا چەندێک ئەم بابەتە گەیشتووە پێمان و کاری لەسەرەکەین بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم وەکەوەی کە ڕوون و ئاشکرایە بە تەواوەتی سوشال میدیا لە ژیانمانە تێکەڵاو بووە یعنی ئەمە شتێکە کە نکۆڵی لێ ناکرێت ئیتر ئێمە باسی لایەنە خراپەکانی یاخود لایەنە باشەکانی سوشال میدیا ناکەین ئەم باسی دەرفەتاکەین کە لە بەردەمی خاوەنکارە بەڕێزەکانە یاخود کەسێک بێوێ بزنسێکی ئۆنلاینی خۆی دابنێت کاتێکێتە ناو بابەتی سوشال میدیا چۆن ئەتوانێت مشتری بۆ لای خۆیان ڕابکێشێت سوشال میدیا بەڕاستی ئەگەر حسابی بۆ بکەین وەکو دەریاچەیەک وایە مشتریەکانی وەکو ماسیوان ئێمەش وەکو کەسێک کە لە بواری سوشال میدیا ئیشەکەین ڕکلامکردن ئەنجامەدەین بۆ ئەوەی کە کاڵا ساختینە بەسە مشتریەکان ئیشمان ئەوەی کە ماسەکان بکرین لە ئێستاشە ڕاستی زۆر بووە یعنی خاوەنکارەکان زۆرترن لە جاران بزنسی تازە هەموو ڕۆژێک تازە هێنە ناو بوارەکەەوە بۆی ئەوەشە منافەسێکی زیاتر بوونی هەیە لە بواری ڕکلامکردنە تۆش بەڕاستی ئەگەر لەگەڵ ئەم منافەسەیان نەڕۆیت تواناکان بەرەو پێشەوە نەبیت دواکەویت ماسەکان ئەچێ بۆ کەسێکی تر مشتریەکان ئەچێ بۆ لای ئەو بزنسەی کە ئەتوانێت بە شێوازێکی جوانتر کاڵەکە بیشان بدات لاچم خاوەنکارێک بم بتوانم کە بەرهەموو کاڵاکەم بڵاو بکەمەوە تەنها ڕستمێکی بگرم و ڕکلامێکی سادەی بۆ بکەم سپۆنسەرکردنێکی بۆ بکەم بتوانم کە ئەم کاڵایە بڵاو بکەمەوە بەڵام ئەگەری هەیە کە هاوپیشەکەم بتوانێت بە شێوازێکی جوانتر بڵاوی بکاتەوە گرافیکێکی جوانتری بۆ کات یاخود مۆنتاژێکی جوانتری بۆ کات لەو کاتە ئەگەر کاڵاکەی من مواسەفاتێکی زیاتریشی تابێت و کوالیتێکی باشتریشی هەبێت ئەوە دەچێت بڵێەوە لەو کاتە لەبەر ئەوەی توانیوێتی کە دڵی مشتریەکە ڕابگرێت کاتێک کە بزنسێکی تازە دروستە بێ هەر لە سەرەتای دروستبوونیەوە واتە هەر لەو دقەی کە ناوی تەجیلەکە لای حکومەت پێویستەکە لەو دقەی سوشال میدیا هەبێت دەستکە بە براندینی خۆی بۆ ئەوەی کە بتوانێت لە هزر و عەقڵی بینەرەکانە جگەی خۆی بکاتەوە ئەگەری هەیە بن بە مشتریەکی محتەمەلی ئەم بزنسە زۆر باش کەواتە ئێمە ئەتوانین لە سوشال میدیاوە بە دوو شێواز پارە پیا بکەین یا داهات پەیدا بکەین شێوازێکانەوەی کە لە ڕێگەی ئەو ڤی و با بڵێن ڕانکە بەرزەیە کە ئەپەکە خۆی مادەم بەکارمانێ ناو ئیشمان پێکردو خۆی پارەیەکمان لە ڕێگەی ئەو حساباتێکە کردومان تۆ ئەنێرێ ڕێگەی تریانەوەی من پلتفۆرمێکم هەیە لە سوشال میدیا ئینستاگرامێکم هەیە زۆر بەقووەتە جەنابەت کاڵایەکە دێ من ڕکلامت بووەکەم ڕاستە خۆ پارەکە لە تۆرەگرم بە بۆچوونی جەنابەت بازم لە هەرێمی کوردستان خاستن ئێستا بە تایبەت یوتیوب تۆزە قورسە ڤی و بوونەوەی بە پارەی ئەوانە وەک وڵاتانی عەرەبی و ئەوروپی نییە کام ڕێگەیان باشترە ئەوانی کە ئەیانوێ داهاتێکی دروست و شەرعیان دەستکەوێ بەو شێوازە بێ کە لە ڕێی ئەپەکەەوە بێ یا لە ڕێی ئەوە بێ ئەم ڕکلام بۆ بڕاندێکی تر بکە خۆی لە ڕووی مۆنتایزیشنکردنەوە ئەوەی کە تۆ ڤیددیوەیەک بڵاوەکەیت و ڤیوکی زۆری بۆیت و بڕەپارەیەکە دەسەکەوێت لە سوشال میدیاکە بۆ سوشال میدیاکی تر ئەگۆڕێت ئەنی سوشال میدیاە کە قورسە مۆنتایزیشنکردنی هی ئەو چەناڵێکە دروستێک یاخودی ئەو ئەکاونتێک کە دروستێکیت
وەکو ڕکلامکردنەکە شتێکی دروسترە بەڵام من هەر هەمیشە پێشنیاری ئەوەکەم بۆ کەسێکە بۆ ڕاوێژکاریە پرسیارێکە کات پیجی خۆ دابنێ بۆ ڕکلامکردن چونکە ئەو کەسانی کە بۆ نەتۆ پیجێکتەیە بزنسێکتەیە مناڵم ڕکلام بۆ بکە ئەو کەسانی کە فۆڵۆ یاخود لایکی پیجەکەی تویان کردووە بۆ بابەتەکەی من نیان کردووە دروستە لاوەچ یارمەتی دەرێک بێت بۆەوەی کە حاڵتێکی ئەوێرنس دروستکە لای بینەرەکان واتە بە بزنس و ئیشەکەی من بە کاڵا و بەرهەمەکەی من بزانن ئەگەر تۆ شتەکەت بڵاو بکەیتەوە بەڵام لە کۆتاییە کاتێک کە تۆ کاڵایەک ئەفرۆشی پێویستە بە پیجێکی خۆتە بێت وردە بینەری بۆ کۆکەیتەوە کەسانی کە حەزیان لە بابەتەکەی تۆیە ئەو کەسانی کە سەرنجیا بۆ لای کاڵا و بەرهەمەکەی تۆ ڕاکێشێت چکە بەڕاستیەکە من بۆ شتەکەم لە بابەتەکەی تۆ بڵاو بکەم و لەوانچێت تۆ بابەتێکی پەروەردەی بڵاو بکەیتەوە یاخود بۆ نمونە هەر شتێکی تر بێت هەر بوارێکی تر بێت کە تۆ کاڵاکی من بڵاوەکەیتەوە هەم زەرت لە پیجەکەی خۆشتەی بەڕێی من چونکە ئەگەر لە داهاتووە سەرنجام لای پڵسەکەی تۆ ڕانەکێشێت چکە بابەتەکەت کەتەگۆرەکەی گۆڕی تۆ بابەتێکی پەروەردەی تێ لە کامان کاتە کاڵایکیش بڵاو بکەیتەوە لامان کاتیشە ئینگێجمنتێکی زۆری بۆ نات واتە پۆستەکە زۆر ئەکتیڤ نابێت واگەریشی هەیە کە زەرری لە پیجەکەدا کاڵاکەش نەفرۆشێت لەو کاتەیە کاک پێشین ئێمە دوو شاردەمان لە بەردەستایە زۆرێک کمان ئەو پرسیارەمان بۆ دروستە بێت کە ئایا حەزی خۆمان هەڵبژێرین لە کارکردنا و بەدەستێنانی داهاتە لە سوشال میدیا یان ئەوە تا پێداویستیەکە هەڵبژێرینەوەی کە لە شتێک زیاتر داوا ئەکرێ بۆ یە من داهاتی لێوە بەدەستپێنیان ئەوتانی ئەم دوانە بێک و کۆ بکەینەوە ئێوە شارزایك لە بواری سوشال میدیا ئەم بابەتە چۆن ڕێکەخەن خۆی بێکمان ناتوانین کە حەزی خۆت بۆ ئیشکردن لەم بوارەیە تێکڵاوی ئەوە بکەی کە پێویستی کاڵاکە هی خەڵکی ئێساکە چۆنیە بەڕاستی دۆزینەوەی کاڵایەکیش کە خەڵک پێویستێتی بۆ هەر شوێنێک بێت بۆ نێساکە باڵێن بۆ شاری سلێمانیە یاخود بۆ شارێکی ترە هونەرێکە بۆ خۆی چکە جاری وایە کە کەسێک هەیە کاڵایەکی زۆر جوان کاڵایەکی زۆر پێویست بۆ خەڵکیشە دۆزێتەوە بەڵام ناتوانێت بە شوازێکی باش تەقدیمی بکات بۆی ئەوە ئەگەری یەکە بزنسەکەی شکست بێنێت کەشکستی شێناڵێ وەڵام منی ئیسفادەیەکم لە سوشیال میدیا نەکرد نەخێت تۆ بە شێوازێکی غەڵەت داخلی بابەتی ڕکلامی بووی تۆ سەرەتا بێ بنچینێکی باش دروستکەی بۆ شێوازی ڕکلامەکەت کاتێکە کاڵایەکیش ئەدۆزیتەوە پێویستەکات بە جوانی تەقدیمی بینەرەکەی بکەیت شەک نییە بۆ نەکاڵ هەر ڕسمێکی بگریت و بڵاوی بکەیتەوە واسکێک کە یەکسەر مشتری ئەبارێ بەسەرتا جارێکە لە سەرەتا پێویستەکە ڕکلامەکانت تەنها چەسپاندنی بەرهەم و کاڵاکان و سوودەکانی ئەم بەرهەمە بێت لە مێشکی بینەرەکە ئەنجا دوای وردە مشتری هێت و پاشە مشتری کۆ بێتەوە مشتریش ڕاکێشێت باش ئێمە کۆمەڵک پلتفۆرمی جیاوازمان هەیە لە سوشیال میدیایە ئەسەگەر کەسێک تازە بێت بێ بزنسێک دوکانێک کارێکی دەستی ئیشێک بکات و بێ لە ڕێی سوشیال میدیاوە بە بازاڕی بکات ئەگەر بێت ڕایش بە تۆ بک بڵێ کاک پێشین من فەیسبوک بەکاربێنم ئینستاگرام بەکاربێنم واتسئاپ بەکاربێنم چوزانم سناپچات بەکاربێنم چ شتێک بەکاربێنم باشە ڕێنمایی تۆ بۆوانی کە تازەن لە چ پلتفۆرمێکەوە دەست پێ بکەن پرسیارەکەت پرسیارێکی زۆر دووبارە و پرسیاری زۆر جوانیشە کاتێکە بزنسێک یەتە ناو ئەم سوشیال میدیا بۆی کاڵەکەی ساخ بکاتەوە بەڕاستی پێشنیاری منەوەی هەموو سوشیال میدیاکان بەکار بێنێت بەڵام تەرکیز و فۆکەسی لەسەر ئەو سوشیال میدیا ئەو پلتفۆرمە بێت کە زۆرترین مشتریەکانی ئەگەری لێ بێت کاتێکە سێری کۆمپانیایەکی زەبەلا حەکەین سێرەکەین لە تویتەر بوونی هەیە لە فەیسبوک بوونی هەیە لە ئینستاگرام بوونی هەیە جاجالی تو باشتر بڵاو کاتەوە بەڵام ناوچێت تەرکیز بدا بە یەکێک لە پلتفۆرمەکان باماشێ بۆ بزنسە بچووکەکانیش کاتێکە شتەکەی بڵاو کاتەوە پێویستەکە ڕیسێرچێکی باشی بۆ بکات بزانێت کە ئایا ئەو کەسانی کە ئەگەری هەیە ئەم کاڵای لێ بکڕن شەمەێکن سەر بە شارێکن حەزیان لە چییە چکە لە ڕێگەی ڕکلامەکانمان توانین حەز و ئارزوی کەسەکەش دیاری بکەین و پاشان چ ڕەگەزێکن و لە چ پلتفۆرمێکە زیاتر بۆن منە بوونیان هەیە و لە چ سەعاتێکی شابوونیان هەیە کەواتەوە جەنابەت باست کرد دەریاچەکە ینی دروست وایە ڕاوچیەکە چەند قولاپێک هەڵباتە ناوەوە بۆی ئەگەر بە هەمووشی ماسی نەگرێت چەندانێکیان ماسی بگرێت ئەگە قولاپەکان ژماری قولاپەکان حسابکەین بۆ ناو دەریاچەکە و ژماری ئەو پۆست و ڕیکلامانەیە کە تۆ بڵاوەکەیتەوە با بڵێن ئێمە دوو دەریاچەمان هەیە دانێکیان ناوی فەیسبوکە دانێکیان ناوی ئینستاگرامە بابەتەکەی من کە بابەتێکی گەنجانەیە خۆم ئەزانم کە گەنج زیاتر ئەیکڕێت لێرە کاتە بێ کامیان بەکاربێنم ئینستاگرامەکە بەکاربێنم باشە یعنی معقول نییە بڕۆپارێکی زۆر بدەم لە فەیسبوک بەڵام ئینستاگرامەکە لەو کاتێ پشکوێ خەم
ئەتیادیە ئەگەر تۆ لە هەردوو لە شتەکانە بڵاو بکەیتەوە ستوری دابنی ڕێز دابنی بەڵام لە کۆتاییە ئەبێ فۆکەسی ئەو بزنسە ئەو ئیشوکارە لەسەر ئەو شوێنە بێت کە زۆرترین مشتری ئەگەری لێ بێت ئەتوانانی قولابەڵی دەبن دەریاچەکە ئێستا بزنسی تریشمانێ بەعکسەوە بزنسێکی جددیە لە ئینستاگرامە بوونی نییە لەگەر یەکە ئەو کەسانی کە لە ئینستاگرامان ئەو بزنسە ناتوان ببنە مشتری بڕۆپارێکی ئەو نیان ئەمە ئینستاگرام گەنجن لە کاتی فیسبوک بەکارێن بزنسی واشمانەیە کە پێویستی بە تیکتۆک یاخودانی بابەتمانەیە پێویستی بە سناپچات ینی ئەمە بەپی تاقیکردنەوە بەپی ڕیسێرچی خاوەنکارەکەی کاک پێشین هەمومان نەزانین بەڕاستی سوۆشیال میدیا کارکردنیەوە ینی تۆ بتێ داهات لێو پیاکەی کۆمەڵێک هەوڵ و تێکۆشان و زانیاری ئەوێت تۆ بەدەستی بهێنی جا یەکێک لەو پرسیارانەی کە زۆر گرنگە لە بواری سوۆشیال میدیا ئەوەیە چۆن ئەم زانیاریانە کۆ بکەینەوە و بە چ بڕپارەیەکیش دەست پێ بکەین هەمانە زۆر بیرلەوە کە پارێکی زەخم و زەبەلاحی بۆ دارێ هەمانە بیرلەوە کاتەوە یەکسەر سپۆنسەر بەکاربێنە بۆ پیجەکەی ئەمە چۆنە بێنێەوە خۆی کاتێکە یەک شێکێتە ناو سپۆنسەرکردن و بەڕێوەبردننی سوۆشیال میدیا و بەڕاستی پێویستی بە بودجەیەکی زۆر نییە ئەو بودجەی کە پێویستە لەوانچێ بۆ کاڵاکڕینەکە بێت ئەگە دوکانێکی هەبێت دوکانەکە بۆ منە جوانکاریەکی بۆ کاتێک دوکانی نەبێت لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت و کاتە شتێکی احتیاجیە هەتەنها بەرهەم و کاڵاکە ئەکڕێت بەڵام وەکو بڕەپاری سپۆنسەرکردن پێویستەکە کەسەکە شارزایی لە سپۆنسەرکردنا پیا بکات لەو کاتە دەستکا بە سپۆنسەرکردن چکە ئێمە کۆمەڵ جۆری سپۆنسەرمانەیە خەڵکی وایە کە بەڕاستی سەریان لێ تێکەچی واسەکەن زۆرینی بینەر بە زۆرینی پارێ بەڵام وانە جاری وایە جۆرێکی سپۆنسەر بەکارێنی بە $10 هەر بڕۆپارێکی کەم بڵین ئەگەری هەیە کە 10,000 ویوی هەبێت 10,000 کەس سپۆنسەرکەوت بینێت جۆرێکی تری سپۆنسەرمانێ هەر بامان $10 100,000 کەسی بینێت یان جاری وایە زۆر زیاتریش بەڵام لەلایەنێکی ترۆ خراپە خاڵێکی لاوازی تری هەیە وەکو شێوازی خۆفێرکردنەکەش ئەگەر وەکو شێوازی خۆفێرنەکردنەکەی من بێت من بەڕاستی لە سەرەتای زەرێکی زۆر من خۆمە چکە کاتە کۆرسات نەبوو ئەو کاتە فێرکاری نەبوو کەسێکیش کە ئینگلیزیەکە یاخود عەرەبیەکە باسی سپۆنسەرکردن و سۆشیال میدیان بابەتان ناکات بۆ کوردی خۆمان ناکون چ جاری وایە بۆی بۆ کوردی خۆمان پێویستەکە تاقی بکەینەوە کە تاقیشمان کردەوە من بڕەپارێک سپۆنسەرەکەم جاری وایە سەر ناگرێ بڕەپارێکم زەرر کردووە لە سەرتا من زەرێکی زۆرم کرداوە ئەزمونێکم پێکێنا بەڵام ئێستا ئەگەر گەنجان تەماشایەکی سۆشیال میدیا بکەن بە بەردەوامی فێرکاری لە بەرچاویانە بە بەردەوامی کۆمەڵێک ڕاهەنەرێک کەشت بڵاوەکەنەوە کۆرسات بڵاوەکەنەوە ئەمانە هەلێکی زۆر باشە بۆ گەنجان بۆ کەسانی کە تەنان گەنجیژن خاوەنکارن بزنسێکی ئۆنلاینیان هەیە لە ڕێگەی سۆشیال میدیا مشتریێنن کە توانەکانیان بەروپێش برن چونکە تاوەکو بتوانی توانای خۆت بەروپێش بەری ئەتوانی منافەسەی خاوەن پیشەکانی تر کە هەمان پیشەی تۆن بە باشتر بکەیت و لەو کاتەیە توانی کە مشتێکی زیاتر کۆ بکەیت کە پێیجماندا دەستکەین بە سپۆنسەرکردن یان دوای ماوەیەک ئەوە بە پێی پیجەکە گۆڕی ڕاستەکە منەکو پێشنیار کاتێکێک ئەو پرسیارم لێکاڵم بەلایەنکەم با دەپۆستە بێت دەپۆستە هەبێت لە ناو پیجەکە چکە یەکێکە ڕکلامەکە دەبینە دوای سەردانی پیجەکە تا کاسێکایی چیتیان هیچیتیانە لەو کاتەڵێن بزنسە لەوانە چێ شتێکی هاکەزایی بێت و پیجەکەش تۆ یار نەبێت باش کۆمەڵێک گەنج کۆمەڵێک کۆمپانیا لە سۆشیال میدیا ئەبینرێن کە فێرکاری دائنێن با بڵین خول ئەکەنەوە کۆرساتیان هەیە بە ئۆنلاین یان هەندێکوانەی کە شنومەکانێکی معتەبەریان هەیە تەنان لە بینە و ڕێکخراوەکانی خۆیان هەر بەڕاست کاک پێشین تەڵەن خۆشیچێکی لەو کەسانە بەڵام تا چەند ئەمانە بە فعلی بە زانستی ئەم کۆرساتانە بە خەڵک ئەڵێنەوە و بەکارهێنەران و بەشداربووانی ئەم کۆرسانە سوودیان وگوتە یا تەنها ئەوانیش بەس بۆ ئەو پارەیە کە لەو کۆرسە لەو فێرخوازە وەریەگرن و ئیتر ئەم فێرخوازە چی فێر بووە یا ئەو شتێکی پیداوە زانستی یا زانستی نیە شتێکی ترە خۆی کاتێک کە یەکێکێتە بناو بابەتی وانە بێژی و دەرزوتنەوە واز سەگات کە ئەگەر بوون منە شتێکی کەم بە تەلەبە بڵێت و دوای پارێکیان لێ وەرگری ئەتوانێکە ئیشەکەی بەڕێ بکات بەڵام وانە ئێستا پێشەوەی کە دەستکەم بە دەرزوتنەوە وەکو خۆت باسییان ماسەلۆکە بۆی باسەکەم پێشەوەی دەستکەم بە دەرزوتنەوە من چەند کۆرساتێکم بینیوە بەس بۆ شێوازی دەرزوتنەوە بۆ جۆرەکانی تەلەبە ئەمە تەلەبەیەکمان هەیە بۆ نەقسە زۆر پێ بڕێت تەلەبەی بەسەڵی پێوتێت تەلەبەیەکمانەیە حسیە تەلەبەیەکمانەیە سەمعیە قسە زۆر دووبارە هاتەوە یعنی بێت هەموو شتەکان بە تەواوەتی بزانیت تۆش بەڕاستی وەکو ڕایەنەرێکیتە ناوم بابەتە پێویستەکە بە تەواوەتی یارمەتی فێرخواز بدەیت مێستا فێرخوازمە الحەمدولیلا فەزلی خۆی گەورەیە 5 ساڵ پێش ئێستا دەرزی خوێندووە لە من تاوکە ساکەش پرسیارەکە تەلەفۆنەکە نامانێرێت بەپێی توانای خۆم بەس ینی نامەکەی ببینم جوابی ئەمەوە
ئەم هاوکاریانش بە بەردەوامی پێویستە بۆ فێرخواست کە جاری وایە ئەپدەیتی بەسەرات سوشیال میدیاکە بۆ نمونە ئەتوانیت ئەو مشتریانە دیاری بکەیت کە مناڵێکیان هەیە تەمەنی لە نێوان ئەو نەبوو ئەو نەیە بەڵام ئەپدەیتی بەسەرات لەمە دۆ ناتوانیت لەو کاتە فێرخواست پرسیاری هەیە میژوە کوڕانەری ئەم بابەتە بە بەردەوامی کەسە فێرخوازم بێت یاخۆ فێرخوازی شم نەبێت من یارمەتی خۆمیە ئەگەر تەنانەت کەسەکە بۆ نمونە خاونکارێکی بە ڕێزیش بێ جاری وایە لە ئەو شوێنی دەرزەڵێمەوە سەردان مەکات مشکلەیەکی دیسێ بۆبوونی هەیە یاخود ئەپدەیتی کاتوو بەسەر سۆشیال میدیاکە بەشی پیجی ستاتوسەکەی مشکلی تێکەوتو بیتوانێت خۆم یارمەتی ئەم پشتیان زۆر باش کاک پێشن لێستادا یەکێک لەو جۆری کارکردنێک لە سوشیال میدیا هەیە فریلانسەرەکانن واتە من لە ڕێگەی هەندێک پیجی ترۆ بتوانم کار بکەم و بە پێی کات و توانای خۆم جا ئەمە چۆنەبی ئەمە توانین گەنجان بە گشتی سود لەم جۆرە کارانەش ببین لە سوشیال میدیا ئەگەر بۆ من کاتی ئەوم نەبێ پیجێک خۆم بەڕێوەبەرم ڕەنگە سوتام سود لە ئەزمموی کەسانی تر وەرگرم ئەگەر هەلێکی کاری تیاابێ بەپی ئەو کات و توانایی هەمە بەشداری تیا بکەم بەڵێ کاڵی ئیشی فریلانس لە سوشیال میدیایە ئەگەری هەیە کە خزمەت گوزاریەک بێت گەریشی هەیە کە بەرهەموو کاڵایەک بێت لە پیجێکەوە وەری بگریت و لە پیجێکی خۆت دایبنیت و بیفرۆشیت ئەگەر خزمەت گوزارەکە بێ بۆ منە کەسێکەیە کە گرافیک دیزاینەرە کەسێکەیە کە ئیشی مۆنتاژەکات ئەمانە یعنی هەر پێویستیان بە پیجە بێ بەڕاستی بەڵام لەو کاتە پیجەکە وەکو کەسایەتیەک دانین نەوەکو بزنسێک چکەمە کریتەرمان هەیە لەگەڵ بزنسیشمانەیە بەرهەموو کاڵا شتەکانی خۆیان تا بڵاوەکەنەوە یاخود نمونەی ئیشەکانیان بڵاوەکەنەوە بۆی کە سپۆنسەریان کە ڕکلامیان بۆ کرد خاوەنکارە بە ڕێزەکانی تر بیبین کە کاڵاو بەرهەمەکانیان هەیە و نازان ئەم جۆرە دیزاینە بکەن نازان ئەم جۆرە کاری مۆشنە بکەن مۆشن گرافیکی جوانی بڵاو کردوێتەوە لەو کاتە خاوەنکارە بە ڕێزەکان ئەتوان کە نامە بنێرن بۆ ئەوەی کە ڕێکەوتنێک دروست بێ لە نێوانیانە و ئیش لەگەڵ یەکترا بکەن بەڵام وەکو کاڵاو بەرهەمەکە لەگەڵ ئەوەیان کە لە پیجێکی ترە وەری نەگریتەر کوردی خۆمان و پاشان بڵاوی بکەیت و بیفرۆشیت بەڵکو لەو کاتەیە بەڵێ لە تۆ کاتێ بۆ نەچۆن بڵێ تو پیجێکە هەیە بە 10,000 کاڵایەکە فرۆشێت کوردی خۆمانە بەڵام تۆ لێ وەرەگری بە 15,000 فرۆشیت ئێ مشتریەکان پیجا بینێ لەمان کاڵاکی تۆ هەیە بە 10,000 بێمانە چێ بڵێ ئەو لەو کاتەتوانانی کاڵاکە لە دەری وڵاتەوە بێنیت یەکسەر لە تەنانەت لە مەحمەلەکەشەوە قسە بۆ هەنێ کۆمپانیا هەیە یارمەتی تا بۆی ئیشێت ئەنجام بدەیت کە خۆشن ئینسانی یعنی کە بۆ شێوازی پەیوەندیکردن کۆنتاکردن لەگەڵ مەعاملانە و شێوازی شیپین و گەیاندن و بابەتانە بۆیە فریلانس لە ڕووی خزمەت گوزاریە بۆ گەنجێک کارێکە هیچ پرۆدەکت و بەرهەم و بودجێکی لەبەردەستانیە شتێکی گونجاوە ئەگەر خزمەت گوزاریەکانی بە پێشکەش بە خاوەنکارەکان بکات بەڵام وەکو کاڵاگە هەمیشە چۆن بڵێ پێشنیاریەوەکەم لە ناو کوردستانی خۆمانە کاڵاکە نەکردێت باشترە بەڵکو بۆ مەعاملەکانی دەرەوە باش ئێمە تەوەڕەکەمان بم ناو نیشانەیە ڕێگە دروستەکانی بەدەستێنانی داهات بگومان ئێمە کۆمەڵێکی زۆر ڕێگەی نادروستیشمان هەیە هەر بەڕاست گرنگ ئەوەیە داهاتمان دەستکەوێت یا گرنگ ئەوەیە بە ڕێگەیەکی دروست بێ پێشنیاری تۆ ئامۆژگاری تۆ بۆ کەسانی کە سوشیال میدیا بەکارن بە بەستی داهات کۆکردنەوە ئەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەت لە تیکتۆک ئافرەتە پیاوێکی بە تەمەنە چوزانم کەسێکی تا ڕادەیەک لەوانەیە ئاواسێرێکی زۆر معقولیش دیار بێ بەڵام خۆی کردو بە پوش ئەمە چییە ویوی زۆر بێ و پۆینتی لێبن و دوای ئەمانە تەحویل کاتەوە بۆ پارە ڕێگە دروستەکە کامێ و ڕێگە نادروستەکان کامەیە کاک پێش جار بۆ خۆشی دانیشتوڵە یخوا گوڵێکم بۆ بێ و نازانم چی وەرجەن و خۆم لێشی نازانم لە ڕاستیە من باسی مۆنتایزیشکردن ئەو پۆین ناردنشتان زۆر حەز ناکەم نابچمە ناو خۆڵایەوە چکەوە قسەی زۆر لە خۆڵ کرێت بەڵام ئەوەی کە قسەی لەسەرەکەم کۆمەڵێک هەلی زۆر هەیە لە ناو سۆشیال میدیایە بۆ کەسێک کە بێوێت لە ئێستا دەست پێ بکات یاخود دەستی پێکردووە و بە ڕێگایەکی غەڵەت ڕۆشتووە بەڵام پێویستەکە کە کۆمەڵێک توانێت لە خۆیان دروستکات بۆی کە بتوانێت کاڵاکان بەسەر مشتریان ساغ بکاتەوە چکە کاتێک کە بزنسێک کاڵاکی بڵاوە کاتەوە ئێمە با بڵین کۆمەڵێک فەرعمان هەیە بۆەوەی کە بگات بە کڕینەکە لەلایەن مشتریەوە تۆ پێویستەکات گرافیکی جوان بڵاو بکەیتەوە شێوازی تەعاملکردن لەگەڵ مشتریەکان شتێکی گونجاو بێت چکە تۆ مشتریە تەنها کاڵاکی پێ نافرۆشیت بەڵکو لای خۆش تێڵیتەوە بۆی کە ئەگەر خزمەت دۆستێکی تری هەبوو هەر بێتەوە بەلای تۆ لە کاتە پێشنیاری پیجەکەی تو بووە کار یاخود کاڵایەکی تری بیست سەربێتەوە بەلای تۆ مانەوەی مشتری زۆر گرنگترە لەوەی کە مشتری دروست بکەیت بۆ منە مۆشنێکی جوان پیشانی بینەرەکە ئەدەیت بۆ منە تێکستێکی کاریگەر ئەنووسیت بۆ منە کاتی بڵاوکردنەوەکە شتێکی گونجاوە کە ئەم فەرعانە ئەم توانایانە لە خۆتە دروستەکەی بە بەردەوامی و توانایەکی تازەشێتە ناو بوارەکەوە لە خۆتا دروستەکەی ئیبداعێکی تیاکەیت ئەبێتە هۆی سەرکەوتنت بەسەر
منافسەکانتە لەو کاتەوەکو بابەتی دەریاچەکە کە باسمان کە تۆ قولابەکە و جوانترە بێت کە قولابەکە جوانتر بووە توانی کە ماسیلی زیاتر بگریت کە لە هەمان دەریاچەشان دروست پرسیارەکان زۆرن باوتەکەش زۆر لە خۆی هەڵەگرێ بەڵام ئێوە دەرفەتمان نەما سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ پێشین سمای شارزا لە بواری سوشال میدیا کە لە بڕگەیە لەگەڵمانە بوو سپاس دەکەین